شەڕی دەسەڵاتداران و ماڵوێرانی بۆ چەوساوەکان، لێکەوتنەکانی شەڕ لەسەر کۆمەڵگەی ئێران. ئەمڕۆ کە ئاگر و دووکەڵی شەڕی نێوان جەمسەرە جیاوازەکانی دەسەڵات لە ئەمریکا و ئیسرائیلەوە بگرە تا کۆماری ئیسلامی ئێران ئاسمانی ناوچەکەی تەنیوە. قوربانیە سەرەکیەکانی ئەم ململانە خوێناویە ئەو کەسانن کە نە لە بڕیارە سیاسیەکاندا بەشدارن و نە بەرژەوەندیەکانیان لەم شەڕەدا هەیە. لە کاتێکدا دەسەڵاتداران بۆ پاراستنی هەژمونی خۆیان ملیاردها دۆلار لە چەک و تەقەمەنیدا خەرجەکەن، خەڵکی ئێران و بەتایبەت چین و توێژە چەوساوەکان باجە قورسەکەی بە گیان و ژیانیان دەدەن. شەڕ تەنیا مەیدانی پێکدادانی چەک نییە، بەڵکو وێرانکردنی بنەماکانی ژیانە لەوانە ماڵ، کار، خۆراک، ئاو، پەروەردە، تەندروستی و ژینگە. پێش بەرپابوونی ئەم شەڕەش کرێکارانی ئێران لەژێر باری گرانی هەڵاوسان و نەبوونی مافە سەرەتاییەکاندا پشتیان چەمابووەوە. ئێستا کە شەڕ هەموو کایەکانی ژیانی گرتووە و بەهای تمەن لە ئاستێکی مێژووییدا دابەزیوە، سفرەی کرێکاران بچووکتر و برسێتی قوڵتر بووتەوە. لەلایەکی ترەوە دۆخی ئەمنی و ئەگەری بۆردمانەکان بۆتە هۆی پەککەوتنی بەشێکی زۆری ناوەندە پیشەسازیەکان. ئەمە شەپۆلێکی نوێیە لە بێکاری بە کۆمەڵ و بێهیوایی خوڵقاندووە. ڕژیمی دەسەڵاتدار بە لێهاتوویەوە دۆخی نائاسایی شەڕ وەکو قەڵغانێک بەکاردێنێت بۆ بێدەنگکردنی هەر دەنگێکی ناڕازی. ڕژیم بە بیانووی دۆخی نائاسایی و شەڕ هەر جۆرە ناڕەزایەتێکی کرێکاری بۆ بەدەستهێنانی مافەکانیان بە خیانەت و تێکدادانی ئەمنیەتی نەتەوەیی ناودەبات و بە توونترین شێوە سەرکوتیان دەکات. ژنان لە ئێران کە ساڵانێکی دوور و درێژە لە دژی یاسا دژە ژنانەکانی کۆماری ئیسلامی لە سەنگەر و خەباتی خۆڕاگریدا لە کاتی شەڕدا دەکەونە ژێر گوشارێکی چەند قاتەوە. بۆ نمونە لەبەر ئەوەی باری بەڕێوەبردنی خێزان بە شێوەیەکی نەریتی لەسەر شانی ژنان نەبوونی دەرمان، خۆراک و پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی ڕۆژانەیان کردووەتە دۆزەخ. مێژووی شەڕەکان سەلماندوویەتی کە ژنان بەردەوام دەبنە قوربانی سەرەکی توندوتیژیەکان و تێکچوونی شیرازەی خێزان بەهۆی شەڕەوە. ژنان دەخاتە بەردەم مەترسێکی گەورەتری کۆمەڵایەتی و ئابووری. هەروەها منداڵان بێتاوانترین قوربانی ئەم ململانێنن. لێکەوتنەکانی شەڕ بۆ سەر منداڵان تەنیا جەستەیی نین، بەڵکو دەرونیشیان دەڕوخێنێت. داخرانی قوتابخانەکان و تێکچوونی سیستمی فێربوون ئایندەی نەوەیەکی تەواو دەخاتە مەترسیەوە. دەنگی تەقینەوە و گوشەکەکان تۆمارێکی قوڵ لە دەرونی منداڵان دروست دەکات کە ڕەنگە تا کۆتایی تەمەنیان ساڕێژ نەبێتەوە. ئەو هەژاریەی کە شەڕ دەیهێنێتە ئاراوە، منداڵانێکی هەرچی زیاتر پەلکێشی ناوبازاڕەکانی کاری ڕەش و تاقەت پڕووکێن دەکات. ئەم شەڕە شەڕی خەڵکی ئێران نییە، ئەمە شەڕی مانەوەی سیستمێکە کە دەیەوێت بە قەیرانە نێودەوڵەتیەکان قەیرانی مەشروعیەتی ناوخۆی خۆی بشارێتەوە. لە بەرامبەریشدا زلهێزەکان تەنیا لە پێناو بەرژەوەندی ستراتیژی خۆیان شەڕ دەکەن، نەک بۆ دیموکراسی یا ڕزگاری گەلان. تاکە ڕێگای دەربازبوون لەم دۆخە ماڵوێرانکەرە بریتێ لە یەکگرتووی چینی کرێکار و جەماوەری چەوساوەی ئێران بۆ تێپەڕبوون لەم سیستمە سەرکوتکەرە و هەروەها وەستان لە دژی هەر چەشنە شەڕخوازێکی ناوخۆیی و دەرەکی. ئاشتیەکی ڕاستەقینە تەنیا لە سایەی دەسەڵاتانی جەماوەر و کۆتایی هێنان بە چەوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوە دەستەبەر دەبێت.